دوای دەست لە کارکێشانەوەی 6 بەڕێوەبەری گشتی و چەندین فەرمانبەری فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و ئاشکراکردنی چەندین نهێنی بەڕوونی ئەوە خراوەتە ڕوو کە هەوڵێکی جددی هەیە لەسەر ئاستی سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان بۆ ڕەوازدان با ڕێکخراوەکانی پاڵپشتیکار لە هاوڕەگەزبازی و جێندەر. ئەو هەوڵانەش لەسەر ئاستی چاڵاکان و ڕێکخراوەکان و کەسایەتیەکانی کوردستان کاردانەوەی بەرفراوانی بەدووادا هاتووە و ڕەت دەکرێتەوە. دیاری ئێمە لە ساڵی ڕابردوو داوایەکی یاساییمان لەسەر هەبوونی ئەم ڕێکخراوانە تۆمار کردووە لە دادگا لە سلێمانی، هەتا ئێستاش جوابمان وەرنەگرتووەتەوە کە بزانین ئەرێ ئەم داوای ئێمە گەیشت بەچی و پشتگوێ خراوە. بەڵێ بێگومان ئێستا لە ڕێکخراوە ناحوکمیەکان ئەبێ ئەم مۆزوعە بە هەند وەربگیرێ و ئەو یادداشتەی کە لە 20 کەسی ناو ڕێکخراوە ناحوکمیەکان ئیمزای لەسەر کردووە داوای گواستنەوەی ڕاژەکەی خۆیانیان کردووە لەو شوێنە نەمێنن دەست لە کارکێشانەوەی تەقدیم کردووە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو فەوزا گەورەی کە لەوێ وجودی هەیە بۆ نمونە ڕێکخراو هەیە ئیجازەی دراوە کە پارێزپی کردوێتەوە با بڵێن راپۆرتی دارایی بوونی نییە، ڕێکخراوی دوور لە ئەخلاقی کۆمەڵگەی هاوڕەگەزبازی و ئانە کارەکەن. زانایەکی ئاینی هاوکات مامۆسای زانکۆیە دەڵێت هەموو کۆمەلگایەک هێڵی سووری هەیە، بۆیە دەبێت کۆمەلگەی کوردیش هێڵە سوورەکانی دەستنیشان بکرێت، گەرنا لە کۆتاییدا کۆمەلگاکە باجێکی گەورە دەدات و لا دەرەنجامیشدا ناتوانرێت ڕاست بکرێتەوە. لە مەسئلەی ئازادی تاکە کەسی کە بیەوێ کابرا خۆی بگۆڕی و بە کەیفاخۆ ڕەگەزی خۆی هەڵبژێری و بە کەیفاخۆ بتوانی ئەو فەوزانەی و بابەتانەی کە لە دەقە شەرعی و دینیەکانە ڕێگای پێنەدراوە بیکەین بە فەوزا لە نەتیجە و دەرەنجام کۆمەلگا باجەکەیەدا. لۆی بەڕاستی ئەبێ بە هەموو شێوازێک ڕوبەڕووی ببنەوە ئەرچی حکوومەتە، ئەرچی لایەنەکانی پەیوەندیدارە، ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە، ئەرچی وەزارەتی پەروەردەیە، ئەرچی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتەکانە، ئەرچی وەزارەتی ئەوقاف وەکو خیتابی دینی، ئەرچی وەزارەتی ناوخۆیە، ئەبێ هەمویان تەکاتۆ بکەن با بەوەرن هەموو کۆمەلگایەک هەندێک خطوتی سووری هەن، هەندێک هێڵی سووری هەن، ئەبێ و هێڵە سوورانە ئەوە بچی پێدەرن بەیان بکرێن لۆ خاتری هەمومان بە بیر و ڕابوچوونە جیاوازەکان ئەو هێڵە سوورانە نەبەزینین. ئەگەر بەزاندمان بە دڵنیاییەوە کۆمەلگا باج ئەدا لە نەتیجەش پەشەمان دەبینەوە. نزیک بە 7 مانگ بەر لە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران گۆڕانکاری بە سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان کرد لە بارزان ئەکرەم منتکەوە بۆ فەلە حەسەن. پێشتر چەند ڕێکخراوێک کە کار و بانگەشەیان بۆ بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی دەکرد بە هەوڵی پەرلەمانتاران و چاڵاکانی کۆمەڵ داخران. ئەمەش نیگەرانی کۆمەلگەی نێودەوڵەتی لێکەوتەوە و بە فشاری ئەمریکیەکان سەرۆکی پێشووی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان لە پۆستەکەی دوور خرایەوە، بەڵام بە دەست بەکاربوونی بەڕێوەبەری نوێ ڕێگە بۆ کارکردنی ئەو ڕێکخراوانە خۆش کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.